بەڕێزان سڵاوتان لێبێت. پەروەردەیەکێکە لەو بوارانەی کە لە کوردستاندا زیاترین قسە و باسی لەبارەوە دەکرێت. تا ئێستاش قسە لەسەر پەروەردە بەگشتی و پرۆگرامی پەروەردە و خوێندنگەکان و ئاستی پەروەردە لە کوردستاندا دەکرێت. هەموو قسەکردانە لە کاتێکدایە کە لە کابینی پشووتری حکوومەتی هەرێمی کوردستاندا وەزارەتی پەروەردە سیستمی خوێندنی لە کوردستاندا گۆڕی. ئەوەی کە ئێستا پێی ڕوو دەکرێت بەشێک ناوی لێ دەنێن سیستمی سویدی و بەشێکیشدان بەوە دانانێن کەم سیستمە سویدی بێت. ئەوەی کە لێرەدا کێشەیە ئەوە نییە کە ئەم سیستمە هیچ وڵاتێکە، ئەوەیە کە ئایا ئەم سیستمە تا چەند توانیوێتی ڕۆحێت و جەوهەری پەروەردە لە کوردستاندا پراکتیک بکات، تا چەند توانیوێتی سیستمێکی سەرکەوتوو بێت کە بتوانێت خوێندکار بە خوێندن و بە پرۆگرامەکان و بە سەرکەوتنەوە ببەستێتەوە. سەرکەوتنێک کە لە جەوهەردا سەرکەوتن بێت و لە فێربووندا سەرکەوتن بێت، نەک لە بەدەستهێنانی نمرەدا. ئایا ئاستی پەروەردە ئێستا لە کوردستاندا چۆنە؟ کێشەکانی پەروەردە لەمڕۆی کوردستاندا چین؟ دیارترین ئەو لەمپەرانی لە بەردەم پرۆسی پەروەردە و فێرکردنتان لە کوردستاندا چییە؟ لە مەڵقەی بەرنامەی بە ڕاشکاویدا دەمانەوێت ڕاشکاوانە لەسەر و سیستمی ئێستا و گۆڕینی و ئاستی ئەو سیستمە و ئاستی فێربوونی خوێندکار لە خوێندنگەکاندا قسە بکەین. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتانەش میوانداری بەڕێز دکتۆر دڵشاد حمان وەزیری پێشووتری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە. کاک دڵشاد بەخێر بیت بۆ بەرنامەی بە ڕاشکاوی. زۆر سوپاس. سوپاس بە جەنابەت. ئەو سیستمێکی ئێستا لە کوردستانە پەیڕەوە کرێت، ئەتوانین بڵین تا چەند سەرکەوتوو بووە لە بواری پەروەردەیە؟ لە ڕاستیە پێوەری سەرکەوتن بۆ هەر سیستەمێک پێویستی بە توێژینەوە و لێکۆڵینەوە هەیە. بەڵام ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ کەساتی بڕیاردان لە گۆڕینی سیستەمی پەروەردە و هەمیشە ئەومان لەبەرچاو بێت کە پێش گۆڕینی سیستەم چۆن بۆ ئێستا چۆن بووە و ئایا چی گۆڕدراوە لەو سیستەمە کۆنە بۆ نوێ، ئەو کاتە زیاتر بینەران بەسەر ئاسێکی گشتی بەرچاویان ڕوونەبێ. ئامانج لە گۆڕینی سیستەمی پەروەردە ئەوە بوو کە ئێمە وا بکەین هەموو تاکێکی خەڵکی کوردستان لانیکەم 9 ساڵی خوێندن بخوێنێت بە جیاوازی ئاستی فێربوونیانەوە. دواتر لە قۆناغەکانی تری ئامادەی ئەو خوێندکارانەی کە ئامادە ئەکرێن بۆ خوێندنی باڵا واتە خوێندنی زانکۆ پەیمانگەکان پێویستە توانە زانستەکانیان وا فراوان بکەین، وا بەهێز بکەین کە بتوانن لانیکەم شان بدەن لە شانی خوێندکارانی هاوتەمەنیان لە وڵاتە هەر نەڵین وڵاتە زۆر پێشکەوتەکان وڵاتە پێشکەوتەکانی دنیا، واتە توانەکانیان زیاد بکەین. بەڵام ئەمە تا چەند جێبەجێکراوە لە کوردستان؟ ئەمە بێگومان جێبەجێکردنی ئەو سیستەمە بە ساڵێک و 2 ساڵ کۆتایی نایە. لە هەنگاوەکانی زۆر باشن پرۆگرامەکان کە ئێستا ئەخوێنرێن ئەو پرۆگرامانن کە ئەو ئامانجەی ئێمە بڕیارمان لێداوە دێنێتە دی، ئەویش زیادکردنی توانای خوێندکارانە. بۆ نمونە بڕیاردان لەسەر ئەوەی کە خوێندکاری ئێمە پێویستە لە ماوەی 12 ساڵی خوێندنیدا فێری زمانی ئینگلیزی بێت. لە پێناوی ئەوەدا پرۆگرامی زمانی ئینگلیزی گۆڕدراوە بە پرۆگرامێکی نوێ. ئێستا هەر کەسێک لەو بینەرە بەڕێزانەی کە سەیری ئەم بەرنامەی ئێمەکەن خۆیان یان سەیری کوڕکچەکانیان بکەن ئەبینن ئاستی خوێندنی زمانی ئینگلیزی لای ئەوان زۆر 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 باشتر بۆ لە ئاستی خوێندنی زمانی ئینگلیزی پێش گۆڕینی سیستەم. بەڵام دکتۆر ببوورە ئەگەر لەسەر ئەمە بوەستین، یعنی ئێستا خوێندکارێکە لە 6 ساڵی ڕاتە خوێندنگە وانە ئینگلیزی خوێنێ، بەڵام پێشتر ئەمە نەبووە. بۆیە پێم وایە ئەو بەراوردکردنە پێویستی بە بەوەیە کە زانستیانەتر بەراورد بکرێت لەبەرەوەی خوێندکارێک لە پێشتر لە پێنجی سەرەتاییەوە بۆیە گۆڕدرا کە بێتە قۆناغی یەکی بنەڕەتی نەگەبێکیش لە باخچی ساوانی شۆ بخوێنێ، بۆی وەکوتم توانە زانستەکان ئێمان زیاد بکەین کەوابێ ئەمە خۆی لە خۆیان گۆڕین بوو نەکەرەوە. کتێبی فێربوونەکەش گۆڕدراوە. ئێستا قوتابیانی ئێمە خوێندکارانی ئێمە پرۆگرامێک ئەخوێنن کە لە وڵاتە هەرێ پێشکەوتوەکانی دنیا بۆ فێربوونی زمانە خوێندرێ، نەک تەنها بۆ ئەوەی تۆ بڵێ ئینگلیزیم خوێن. هەمومان خوێندکار بووین تا پۆلی 6 ئامادەی ئینگلیزیمانە خوێن، دواتر دەرە چوین سەیرمان کرد ناتوانین دووڕستە قسە بکەین. گرنتی ئەوتان کردو کە خوێندکارێک لە 6 ئامادەیە چێتە زانکۆ پێویستی بە کۆرسی دەرەوە بە شوێنی تر نەبێت. ئەم قسەی بەڕێز دەڵێ من بە کۆمپانیای ماکمیلان کە خاوەنی ئەو پرۆگرام ئینگلیزی بوون وتومە من ئەمەوێ خوێندکار کە لە 12 ئامادەی دەرچوو لە هەموو تاقیکردنەوە نێونەتەوە یەکانی کە بە زمانی ئینگلیزیەک لێ دەربچێ ئەمە گرنتی منە لەو پرۆگرامەکە گرێبەست لەگەڵ تۆی ئەەکەم. ئەگەر ئەمەنێتە دی لە گرێبەستەکەیە تۆ نەتوانێت ئەو ئامانجی ببێنێتە دی. ئەمە بڕیاری ئێمە بووە. بۆ ئەمە بە دووەدا چوونی پێویستە. خۆ دەزانی ئەوە من
3 ساڵە لە وەزارەتان نیم دامودەزەکانی وەزارەت ئەکید دوای منیش و ئێستاش ئەبێ بە دواداچوون بۆ ئەوە بکەن کە ئەو کۆمپانیایی کە خاوەنی ئەو پرۆگرامەیە چەند پابندە بەوە واتە گۆڕین لە پێناوی گۆڕینیان نەبووە بەڵکو لە پێناو گەیشتن بە ئامانجێکا بۆ ئەویش ئەوە بۆ کۆی کە خۆت وتت قوتابی لە پۆلی 12 ئامادەیی پێویستە زمانی ئینگلیزی بنووسین بە قسەکردن بە گوێگرتن فێر بێ بەڵێ بەڵام ئەمە ئەگەر سەبارەت بە زمانی ئینگلیزی بێ کەسە تەرکیزێکی زۆری لەسرە ئەی بۆ عەرەبی بەڵێ بۆ نمونە بەڵێ بەڵێ منەوە بۆ نمونە ئینگلیزیم هێنایەوە ئەنگینە ئەوانی تریش ئێمە بڕیارماندا پرۆگرامەکان لە بیرکاری و زانستەکانە بگۆڕین هەمووی گۆڕدراوە ئەو کتێبانەی کە ئەمڕۆ ئێستا لە قوتابخانەکانی کوردستانە خوێنرێن هەمان ئەو بەرنامە زانستەیە کە لە وڵاتە پێشکەوتوەکانی دنیا لە ئەمریکا لە بەریتانیا لە وڵاتانی کەندا و پێشکەوتوەکانیان ئەو پرۆگرامە ئەخوێنن ئەینا هەموو وڵاتانێکی تریش نا بۆ زمانی عەرەبیش کاتی خۆی کە ئێمە لە 2 ساڵەکانی وەزارەتمانە بووین لەگەڵ کۆمپانیاکە گفتوگۆمان کرد کە ئێمە ئەمانەوێ پرۆگرامێکمان بۆ بێنی بۆ ئەوانەی کە بە عەرەبی قسە ناکەن واتە پێیانەوترێ بەرنامەیەک بۆ غیر ناطقین باللغة العربية خۆت بیرتە ئێمە عەرەبیەکمانە خوێن خەڵکی بەغا و بەسڕەش هەمان عەرەبیانە خوێن ئەمە بۆ ئێمە بۆیە فێری عەرەبی نەبووین ئێمە داوامان لێکردن پرۆگرامێکمان بۆ ئامادە بکەن بۆ کەسانێک کە خۆیان زمانی دایکیان عەرەبی نییە بۆ ئەوی فێری عەرەبی بن ئەوەی لە ڕۆژنامەکان و لە میدیای خوێنمەوە ئەم ساڵ وەزارەتی پەروەردە گرێبەستی لەگەڵ ئەو کۆمپانیای کردو بۆی ئەو پرۆگرامانە بخاتە بەردەستی قوتابی بەڵێ زۆر باشە ئەوەی کە زیاتر قسەی لەسەرکرا لە سیستەمە کۆنەکەیە مامۆستایان پسپۆڕانی پەروەردە ئەوانەی کە قسەیان لەسەر بواری پەروەردە ئەکرد و شارزەیان تیا هەبوو داوای ئێوەیان نەکرد کە سیستمێکی پەروەردەی دیموکرات لە کوردستانە پێڕۆ بکرێ ئەم سیستمە دیموکراتە بتأكيد یەکێ لە ئامانجەکانی پەروەردەی ئێمە ئەوەیە نەک سیستەمەکە دیموکرات بێ بەڵکو نەوەیەکی کۆمەلگایەکی دیموکرات بەرهەم بێنێ سیستەم چۆن دیموکرات دەبێت سیستەم بەوە دیموکرات نابێ بەڕاستی کە ئێمە بین بڵین هەر کەسە بە ئارەزوی خۆی هەر کەسە چی ئەوێ ئەوە بکە ئەوە دیموکراتێتە لە ڕاستی ئەوە بە هەڵەتی گەیشتنە لە دیموکراسیەت بەڵام ئێمە ئەگەر بێت و سیستەمی نوێی پەروەردە بخوێنیتەوە کە چاپ کراوە بە 10,000 نوسخەی لە چاپ کراوە ئامانجە بنەما ئەساسیەکانی ئەوەیە کە پێویستە قوتابیان وا پەروەردە بکرێن بە گیانێکی دیموکراتی کە لە گەورە ساڵیە فێری پرۆسی دیموکراسی بن لە ژیانە ژیانێ خۆش بوێ جیاوازی نێوان ژن و پیا و نەمێنێ ڕێز لە ئاینە جیاوازەکان بگرن واتە کۆمەلگایەکی بێتون دووتیش ئەمە پەیوەندیە ئینسانیت بەها مرۆیە بەرزەکانە کە ئێمە هەوڵمانداوە لە سیستەمی نوێی پەروەردە فێر بکرێن واتە ئایندەی کۆمەلگا بەرەو ئایندەیەکی دیموکراسی بەڵێ زۆر باشە ئەگەر ئەم لایەنە لە سیستمی پەروەردەکە با بڵێن جێگیر کرابێ بەڵێ تا چۆند ئەم پەروەردەهەیە لە ڕووی جەوهەریەوە ئەم پرۆگرامە لە ڕووی جەوهەریەوە پرۆگرامێکە بۆ فێربوون بۆ هەڵسەنگاندنی خوێندکار لەسەر ئاستی فێربوون نەک لەسەر ئاستی نەمرە کە وەک لە پێشووترا هەبووە 100% ئەم پرۆگرامی ئێستا بۆ ئەوەیە کە ئاستی فێربوونی قوتابیان هەڵبسەن بەڵام ئێستا چۆن بۆ عەرزەکەم نمرەکە چۆنە جاران قوتابی 4 تاقیکردنەوەیە کرد شەوی تاقی کردەوە ئەی خوێنەوە دەرخیە کرد بەیانینەوەی وەرەگرت ئێستا وانە ئێستا ڕۆژانە مامۆستا دەفتەرێکی پێەیە هەڵسەنگاندنی بەردەوام بۆ قوتابی یەکرێ لە پۆلە تۆ چەند ئەمڕۆ بەشداریت کردووە لە چالاکی پۆلە ئەمە نمرەی لەسرە ئەمە وەکو چەندین تاقیکردنەوە وایە بەڵە واتە تۆ بێ ڕۆژانە قوتابی بخوێنێتەوە ڕۆژانە ئاگای لە مامۆستاکەی بێ بۆ ئەوەی بتوانێت نمرەیەکی باش بێنێ واتە ڕاستە نمرە پێوەرە بەڵام ئەو نمرەیە چۆن بەدەزیێت جاران لە تاقیکردنەوەیەکە بەدەسات بەڵام ئێستا لە سەدان تاقیکردنەوە بەدەزیێت ئەمە لایەنێکی مەزاجێتی تێ ناکرێت بە هیچ شێوەیەک چکە یەک ڕۆژ و 2 ڕۆژ نییە خۆتان نەزانن ئێمە ناکرێت بە گومانەوە سەیری بەڕاستی هیچ کەسێک بکەین مامۆستا پیشەکەی مامۆستایەتیە قوتابیش سی قوتابی لە پۆلێکایە پرسیارێکی زانستی لەکە قوتابێکە وەڵامەداتەوە کە وەڵامەداتەوەی تر تۆ مەزاجی چی ئەمە ڕۆژانە دووبارە ئابێتەوە ئەوە نییە بڵی تۆ لە مانگێکە یەک جا بەردەکەوێت ڕەنگە لە یەک ڕۆژات تۆ قوتابیەک 3 جار هەڵی بسەنی پرسیاری بکەیت ئەوش بەشداری بکاتەوە واتە ئەو نمرەی کە ئەمڕۆ بەدیهێنێ بریتێ لە کۆی چالاکیەکانی قوتابی بە درێژایی ساڵ نەک بە شانس ئەم شەو بەیانی تاقیکردنەوەیەتی ئەم شەو قوتابی وا هەبوو خۆمان هەم قوتابی بووین نیوەی کتێبەکە ترگەکە بە تەخمین ئەڵێ ئەم فەسڵ ئەخوێنمەوە بزانم چەند پرسیارەوە بەیانی سەرەکان و پرسیارەکان لە فەسڵەکە هاتووتەوە دەرەجەیەکی بەرزێنێ بەڵام ئایا ئەو نمرە بەرزە پێوەرەکە ئەو قوتابی ئەوە فێربووە نەخیر جگەلەوە پراکتیزەکردنی وانەکان ئەم پرۆگرامی کە ئێستا ئەخوێنرێ ئەگەر بێت و سەری کتێبەکان کەیوە من داوا لە بینەرانی بەڕێزەکەم هەر یەکیان جانتای کچەکە یا کوڕەکەی بکاتەوە سەیری ئەو کتێبانە بکات کتێبی زانست بکات بۆ نمونە سیر بکات چۆن دیاردە سروشتەکان لە قۆناغەکانی بنەڕەتیەوە لە 4 و لە 5 و 6 شی کراوەتەوە کە هەر کەسێک بیخوێنێتەوە حەزەکە خۆی شتی لێ فێر ببێ واتە لە تیۆریەکی مجرد دەرچووە
کە باسی دیاردەکە بە واقع بەرجەستاکە بۆ قوتابی بەرجەستەیەکە بۆ ئەوەی فێر ببێ نەک بخوێنێ واتە ئێمە پرۆسەی پەروەردە لە خوێندنەوە بڵێ ئەومان خوێند گۆڕی بۆچی بۆ پرۆسەیەکە فێربوونی تیابێتە بێ بڵێ ئەوە فێر بووم نەک ئەوەم خوێند بەڵێ زۆر باشە ئەوەی کە لە ئێستاە شتێکی زۆر گەرم و گڕ و زۆر قسەی لەبارەوەکرێ ئەوەیە کە تونند و تیژی زیاتر بووە لەگەڵەوەی کەم منهەجی تۆ باسیەکەی پێڕەوەکەی من ناوێنین منهەجێکی دیموکرات منهەجێکی سەرکەوتوو منهەجەکە تەمەویز نایاڵێ ئەگەر ئەم منهەجە بەم شێوەیە سەرکەوتووە ئەم تونند و تیژە بۆ تا ئێستا ماوەتەوە تا ئێستا خوێنکار خۆی کوشێ لەسەرەوەی دەرەجە ناهێنێ ڕاست لە ڕاستی ئەمە ناتوانین بڵین تونند و تیژی زیای کردو لەبەرەوەی توێژینەوەکی زانستی نەکراوە ئایا بزانین بەڵام ڕۆژانەی بەڵام جاران گوێبیستی نبووین کێشەکە ئەوەیە جاران ڕاگەیاندن نەبوو جاران کەس نەیەزانانی چی ڕوئەدا بەڵام ئێستا شتێک ڕووبا خۆشبەختانەکە ئەمە دیاردێکی زۆر خۆشبەختە کەناڵەکانی ڕاگەاندنی گەیەنن و هەمومان هوشیارە بینەوە ئەمە مانای ئەوە پێشتر نەبوو ئێستا هەیە ئەمە لایەنێکی لایەنی دووەمیشی لە حقیقەتە ئەم سیستەمە لە 100% هێشتا هەمووی جێبەجێ نەکراوە ماوێتی زۆری ماوە بۆیە بینین لێرە و لەوێ تونند و تیژیش ڕوئەدا و ئەم دیاردەی نەمانی تونند و تیژی بە شتێکی مطلق نییە لە هیچ شوێنێکی دنیایان نییە بتوانین بڵین تونند و تیژی بن بڕ بووە ئەمە شتێکی ڕەهایی ناکرێ بەڕاستی بەس وەکو عەرزم کردی یەکەم ئێمە ئەبێ دیاردەکە من ناینانم دیاردە ئەو ڕووداوانە بە ڕووداوێکی سروشتی بزانین و هەوڵی بنبڕکردنیان بدەین و هێشتاش نمرە ڕۆڵی هەیە لە دیاریکردنی چارەنووسی قوتابیان هێشتا ئەوە کۆتایی نەهاتووە بەڵام کەی کۆتایی بەڵێ بۆ نمونە من ئێمە لە کاتی خۆیان بڕیارماندا کەوتن لە قۆناغەکانی 1 و 2 بنەڕەتی نەمێنێ هەتا پۆلی نۆی بنەڕەت ئەگەر وانەیەکیش کەوت بێ ئاسانکاری بۆ بکەین بڕوات لە نۆی بنەڕەتیا تاقیکردنەوەی بە کەلۆریمان نەهێشت لە 6 سەرەتایی و نۆی بنەڕەتی هەبوو نەمانهێشت ئەمە وای کردبوو خوێندکار و قوتابی زۆر بە ئاسوودەیی بچنە پۆلەکانی خوێندنەوە بچە تاقیکردنەوە کەس بیر لە خۆکوشتنی هاشتێکی تر نکاتەوە لەبەرەوەی ئەیزانی تێ ئەپەڕێ ئەم قۆناغانە ئەبڕێ تا لە نۆش دەرەچێت بۆ ئامادەی بەڵام بەداخەوە تاقیکردنەوەکانی پارکە من بینیم لە نۆی بنەڕەتیە ڕاستە تاقیکردنەوەی میلی ناونراوە بەڵام شێوە بە کەلۆریەکی جاران بوو کە ئەمە بەڕای من هەڵەیە ئێمە بۆ ئەومان نەگۆڕی بەڕاستی تاقیکردنەوەکان بگەڕینەوە هەمووی قوتابیان لە یەک ڕۆژا و لە یەک پۆلا و کۆنتترۆلی بۆ دابنرێتەوە و ئەو ترس و سامەی کە جاران هەبوو لە بە کەلۆریا بگەڕێتەوە ئێمە تاقیکردنەوەی نیشتیمانیمان ناونابوو کە تاقیکردنەوەیەک بێ ئامانج لێی بریتێ لە هەڵسەنگانی پرۆسەی پەروەردە نەک هەڵسەنگانی قوتابێکە خۆی بەداخەوە ئەوەی من بینیم ساڵی پار تاقیکردنەوەی نیشتیمانی بۆ نۆی بنەڕەتی شێوازێک لە شێوازەکانی بە کەلۆری بوو کامە هەڵەیە بە حق وەزارەتی کەوتووە بەڵێ زۆر باشە لێەوە منە ڕاکێشا بۆ بابەتەی کە قسە لەسەرەوە بکەم لە دوای دانانی و سیستەمەوە کە تۆ وەزیری پەروەردە بووی بڕیاری لەسەر درا و دانرا لە دوای ئەوە قسێکی زۆر لەسەر ئەم سیستەما دروست هەڵەکانی و سیستمەیان هەڵەکانی تۆ لە بڕیارانە چی بوو وام قسە هەڵا گەورەی دروست کرد من شانازی بەوە کەم لە ڕاستیا کە بڕیاری گۆڕینی ئەو سیستەمە لە سەردەستی ئێمەدرا و شانازی بەوە کەم کە من خەوم بە ئایندەی ئەم نیشتیمانەوە بینیوە هەوڵی ئەومەدا ئایندەی ئەم وڵاتە بنیاد مژێ نەک بەڕێکردنی ئیش بەڕێکردنی ڕۆژانە لە وەزارەتێکە لە وەزارەتی ترا و بۆ مێژوش لێرە ئێڵێم هەر لە سەرەتای دەست بەکاربوونم وەکو وەزیر بەڕێز نێچیروان بارزانی کە سەرۆکی حکوومەت بوو یەکێک بانگیە کردین کە ئایا بەرنامەی تۆ چییە ئەوەر وەزیرێک لەگەڵ منە دانیشت پرسیاری هەمان پرسیاری لێکردم من باسی بەرنامەی ئەو پلانی خۆم بکرد کە ئەمەوێ سیستەمی پەروەردە لە کوردستانە ڕێشەیە بگۆڕین ئایا چەند تۆ ئامادەی پشگیریم بکەیت چکە ئەمە کێشەی هەیە لەمپەری هەیە چەندین کەس لە بەرژەوەندیانە درێ شتێکی ئاسان نییە هەڵی تێ ئاکرێ ئەو بڕیارانە تۆ سیستەمێک 70 ساڵ لە وڵاتێکا بخوێنرێ ملیۆنی قوتابیت هەبێ 120,000 مامۆستات هەبێ ئەمە بێ بگۆڕیت بە بێدڵنیاییەوە بێ چاوەڕێی کێشە بکەیت بەڕێز کاک نێچیروان ئەمە بۆ مێژوو 100% پشگیری پێشنیارەکانی من وە خۆشی ئەو پێشنیارانی تریکە هەیە بۆ بیدەڵەمەنی کرد 100% پشگیری کرد بڕۆ کێشەی ئێمە لە وڵاتە کێشەی نەبوونی بڕیارە با بڕیار بدەین هەڵەش بێ ڕاستیەکەینەوە ئێمە لە ماوەی ئەو 3 ساڵە بڕیاری زۆر بێرانەماندا بەڕێزت قوتابی بووی ئەو بینەرانی کە مامیسن زۆریان مامۆستا بەڕێوەبەرن تاقیکردنەوەی مانگانەی قوتابخانەیەکە گۆڕی چەندین کێشە دروست دەبێ 4 قوتابی ڕازیە 6 ڕازی نییە 2 مامۆستا ڕازیە ئێمە سیستەمێکمان گۆڕی سەرتاپای ئایا چۆن پرتۆ بۆڵی لێوە نایە چۆن هەڵەشی تیان ناکرێ بەڵام گرنگ ڕاستکردنەوەی هەڵەکانە بەڵام ڕاستیە ئەو ماوە مێژووی کە بۆ ئێمە دانرا لە وەزارەتاکە خۆمان بەدووادا چوونی بۆ بکەین و متابعی بکەین و کێشەکان چارەسەکەین ماوەیەکی زۆر کەم بوو لە دنیادا نەبووە لە ماوەی 2 ساڵە سیستەمێک بگۆڕیت و دەرەنجامەکانیش وەکو خۆت ئەتەوێتە دی
ئەمە لە ڕاستیە خۆی زۆر برادری تر زۆر بەڕێزی تر کە پەروەردە ناسن نووسیویانە لەسەری قسەیان کردووە کە جێگیر نەبوونی وەزارەتی پەروەردە لە ئەو کابینانەیە وای کردووە کە هەندێک هەڵە بێتە پێشەوە لە حقیقەتە هەڵی سیستەمەکە نین هەڵی سیستەمەکە نین لە حقیقەتە بۆ چیان نەگێڕێتەوە هەڵی چین سیستمەکە نەبێت ئێمە کە ئەو ینی سیستمەکە ناچاریان ناکە و هەڵانە بکەن نەخێ سیستەمەکە ناچارە ناکات سیستەمەکە بێت تۆ ناچار بکە کە هەڵەکان ڕاستکەیتەوە نەک پشیمان بیتەوە لێی ڕوئیای وەزارەتی پەروەردە چی بوو ڤیژن چی بوو ڤیژنی وەزارەتی پەروەردە یا دیدگای وەزارەتی پەروەردە حکوومەتی هەرێم ئەو کاتە کە ئێمە دامان ڕشت و پەرلەمانی کوردستانیش بە کۆی دەنگ پەسەندی کرد 111 دەنگ هەمووی پەسەندی کرد ئەوە بوو کە ئێمە ئەم کۆمەلگایە لە کۆمەلگایەکی کە بە پەروەردەیەکی نادروست پەروەردەکرا بگۆڕین بۆ کۆمەلگایە کە بە پەروەردەیەکی نوێ ئەوە بوو کە ئێمە هێنامانە پێشەوە ئەمە ئەمانجەکەیە ئەدەواتەکانی چین تووڵەکان کە ئەوە هێنێتە دی بریتین لە سەدان هەزار مامۆستا و چەندین هەزار کارمەند و بەڕێوەبەری گشتی و خەڵک سەرپەرشتیار و خەڵکی تر کە لە وەزارەتی پەروەردە ئیژەکەن ئەمە هەموو وەکو یەک ئەم سیستەمەی هەزم نەکردووە هەموو وەکو یەک تی نەگەیشتووە تەنانەت کەسانی بەرپرز لە بەڕێوەبەری گشتی لە ڕاوێژکار هەمووی لەگەڵ ئەم گۆڕینە نەبووە هەندێکی لە ڕاستیە وەکوتم بڕیار بووە ئەمە بە ناچاری برارێک درراوە لە وەزارەتەوە لە سەرۆکایەتی حکوومەتەوە بێتەوە دوای بکەویت کە کابینە ئەگۆڕدرێ وەزارەت ئەگۆڕدرێ هەندێک لەمانە وەکو چۆن ئەڵی شۆڕشی چاواشە هەندێک لەمانە ڕاستیە جارێکی تر دێنەوە پێشەوە بۆ ئەوەی بەرگری لە ئایدیا کۆنەکانی خۆیان بکەن و ڕەنگە ئەو سووربوونەی کە ئێمە خۆمان خاوەنی پرۆژەکە بووین و خۆمان ئەزانین لە پشتی دوی توی هەر بڕیارەکە کە دراوە چ مەسلەیەکی پەروەردەی گرنگ هەبووە هیچ بڕیارێک لە خۆیەوە نەدراوە ئێمە بڕیارێک بین بڵین بڕیارمانە تاقیکردنەوەی شەشی سەردای نەمێن ئەمە بۆ ئامانجێکە بۆ لە دوایە کە ئەم سووربوونە نەما ئەم قەناعەت پێکردنە نەما سەیرەکەی لە هەندێک بڕیارە پەشیمانە بنەوە ئەگە بەڕێزت بوارم بە سەیرەکە ئەم 2 ساڵی ڕابردوو قوتابیان و خوێندکاران چەندین خۆپیشاندانیان کرد لەسەر هەندێک بڕگەی سیستەمی پەروەردە ساڵی پارێکی لەوانی کە هاتێ سەر هێڵ و خۆم چەندین بەرنامەیە قسەم کرد و بەرنامەکەمان ڕوون کردەوە قوتابیان چوونەوە پۆلەکانی خۆیان و وەزارەتیش ناچار نەبوو پەشیمان بێتەوە لە بڕیارەکەی خۆی کابێ هەندێکی ئەگەڕێینەوە بۆ ئەوەی کە جێگیر نەبوونی وەزارەتی پەروەردە بەو ستافەوە کە هەبوو بۆ خەڵکانی کە لە دەرەوەی وەزارەت ئیشان لەگەڵ ئێمە کرد لە ڕاستیە ئەمە پێویست بە بەردەوامی هەبوو زۆر باشە ئەوەی کە تۆ ناودنا ئەوانی بەرگری لە ئایدیا کۆناکە شۆڕشی چاواشە لە دوای کابینەکەی تۆ ڕۆڵیان بینی لەوەی کە و سیستمە بە خاوی هاتە پێشەوە بێگومان هەندێک فەقەری وەکوتم گەڕانەوە لە تاقیکردنەوەی نیشتیمانی بۆ شێوەی کە ئێستا پار ئەنجام درراوە تا شتێکی هەڵە بوو و ئامانجی تاقیکردنەوەی نیشتیمانی کە ئێمە هێنا بوومان لەو ئامانجە بە دوورەکەوێتەوە هی نوێی بنەڕەت قساکەم مەسلەی کەوتن لە قۆناغی یەک و دوی بنەڕەتی کە ئێمە بە ڕەهایی لامان بردبوو ئەوان بە مەرجیان هێناوەتەوە ئەمانە گەڕانەوە بوو بودواوە لەو سیستەمەیە کە بە پێچوانە ئەوایە ئێمە هەنگاوی تر بنین چکە تەواو نەبوو بوو هێشتا ئێمە قۆناغەکانی گۆڕانکاری ڕاستیا سیستەمی قۆناغی ئامادەیی ما بوو هەروەها خەریکی داڕشتنی یاسای قوتابخانەکان بووین ئەم ڕێنمایانەی کە هەن بیانکەین بە یاسا بۆ ئەوەی هەر کەسێک لە چوارچەوەی یاسایەکی دیاریکراوە ئەرکەکانی خۆی و مافەکانی خۆی دەستەبەر بکە و خاڵێکی تری زۆر گرنگ ئەم سیستەمە کە تۆ ئەرکێکی ئاوا زۆر ئەخیتە سەر شانی مامۆستا پێویستی بەوە هەبوو هەوڵ بدرێت بۆ زیادکردنی دەرماڵە و ئیمتیازی مامۆستا لەگەڵیە واتە وە زۆر خاڵی تری گرنگ کە بەردەوامبوونی پێویست بوو بەڵێ قسەیەکە لەسەر تۆ هەیە کە وەزیری پەروەردە بوویت لە کابینەی پێشووترا ئەوەیە کە گۆڕینی سیستمی پەروەردە پێویستی بە ئامادەکاریە بەڵام ئێوە ئەو ئامادەکاری پێویستانەتان نەکرد و ڕاستەخۆ هاتن سیستمەکەتان گۆڕی بۆ نمونە خوێندنگا هەیە سێ داوامی تیاکرێت تا ئێستا شوێن هەیە مەکتەبیتیانە زۆر دوورە خوێندکار ناتوانێت هاتوچوو بۆ بکە بە تایبەت لە وەرزی زستانە ئێوەم ئامادەکاریانتان نەکرد و دەست بەجێ هاتن سیستمێکتان سەپان بەسەر پەروەردەیە و بۆ نمونە مامۆستا مهەیە نەکرا بۆی کە بەم سیستمە ئاشنا ببێت و تۆنێوانی تیا بڵێتەوە ئەم هەڵانە بۆ تێپەڕین لە ڕاستیاوە هەڵە نەبوو ئەوە ڕاستترین بڕیاری ئێمە بوو کە دامان و بوێرترین بڕیاریش بوو چۆن تۆ ئەگە بتەیە وڵاتێک بنیاد بنێ گۆڕانکاریێک پێی ناکرێت چاوەڕێ ئەو بکەی هەموو شتێک ئامادە بێ ئەنجابی دەست بکەی بۆ نمونە ئێمە چەند ساڵاڵین پێویستیان بە 3000 تا 5000 قوتابخانە هەیە دروستی بکەین چەند ساڵی ئەوێت تا ئەمە 3000 قوتابخانە دروست دەکەین تا 3000ەکە دروست دەکەین ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان زیاد دەبێت پێویستیمان لە 5 ترە بێت ئەمە مەسەلەیە کە کۆتایی نایەت تۆ ئەبێ خاڵی دەستپێکردنت هەبێ ئێمە زمانێکی زۆر بەجێ هێشتوین ئەم سیستەمی لە وڵاتی ما هەبوو نمونەی نەما لە وڵاتانی تر دووەم ئەمە بەهانەن
ئەوانەی کە نایەنێ گۆڕانکاری بکەن بەهانە دێنەوە و هەمیشە بەهانەی نەگۆڕینیش زۆرە ئەگەر ئێمە بمانویستایە قناعەت بە خۆمان بکەین کە سیستەم نەگۆڕین بەهانە زۆر بوو و لەوەش ئاسانتر نەبوو کە هیچ نەکەین ڕیشی ڕۆژانەی وەزارەتمان بەڕێ کرد و هیچ کێشەیەک نەبوو بەڵام ئایا ئەمەیە کاروباری وەزارەت ئەمەیە خەوی ئایندە خواردن بۆ نمونە قوتابخانەیە کە سێ دەوامی هەیە سیستەمێکی تونند و تویژی تایە قوتابی لەسەر ئەوەی لە یەک وانە بۆ نمونە لەوانەی جوغرافیایە نازانێت درێژی ڕووباری نیل چەندە دەرناچێ و فەسڵەکرێ بەهۆی کە سێ دەوامیشی تایە قوتابخانە ئێمە هاتوین ئەڵین بابە ئەم قوتابیە کە نازانێت درێژی ڕووباری نیل چەندە با ڕاستبی نەکەین با لەم پۆلە بچێتە پۆلێکی تر ئەمە علاقەی بە سێ دەوامیەوە چییە بە پێچەوانەوە کە تۆ کاتێک ژینگەی پەروەردەیی سەخت و تون دەبێ پێویستە چەمکە پەروەردەیەکان نەرم بکەیتەوە بۆی تۆ حەز لە خوێندن بێ تۆ قوتابخانەت نییە ژوورەکان ساردن 50 تەلەبە لە قوتابخانەیەکە سێ قوتابخانە لە یەک بینا دەوامەکەن سیستەمەکەشە تونگتیژە تەلەبە قسە بکە مامۆستادارێکی بەدەستەوە گرتۆ لەسەریە لە یەک دەرسات 48 بێت و ڕاستبی قەت دەرناچیت ئەگەر بڵێن فلان شاعیر ساڵی چەند لەدایک بۆ 1949 ئەگەر بڵێ 48 تۆ ڕاستبیت ئێ باشە ئەمە کۆمەلگایکی نەخوێنەوە فڕێتە سەر جادە کەوابێ بە پێچەوانەوە لەم ژینگە ژێرخانە پەروەردەیە ناتەن دروستە تۆ پێویستە پەلە بکەی سەرخانە پەروەردەیەکە نەرم بکەیتەوە بۆهۆی خەڵک پێ بخوێنێ ئەمە ئاماجمان لەوەی کۆمەلگای خوێنەوار بەرهەم بێنین چۆن ئەکرێ من لەم وەکو بەڕێزەوەتە لە قوتابخانەیەکی لەدەیەکی دوور قوتابخانەیەکی قوڕ مناڵێک بە سەرمایەتە قوتابخانە تاوانی ئەو مناڵەت چییە لە پۆلی دوی ابتیدایی جەدوەلی زەڕ فێر نابێ لێی گەڕێ لە پۆلی سێ فێرە بێ چەند کەسی نەخوێنەوار هەیە لە بازاڕی ئێمە ئێستا قەت ڕۆژە مەکتەبیان نەخوێنەوە بەڵام هەموو خشتەی لەبەرکردیان لەبەرە جەدوەلی زەڕب ئەو مناڵە لێ بگەڕێ لە قۆناغی دوو فێر نابێ بۆ ڕاست بێکیت ئەڵی تۆ مۆری دەرنەچوونی بەناوچەوانەوە ئەنی تۆ مناڵێکی فاشلیە تامای لەبەرەوەی لە دوی ابتیدایی نەتزانی 4 کە ڕەشەش چەنەکە لێ بگەڕێ لە پۆلی سێ فێرە بێ ئەمە بسیستەمی ئێمە گۆڕانکاریێکمان کردو سەبارەت بە ئامادەکردنی مامۆستا ئامادەکردن پێدانی ئیمتیازاتی زیاتر بۆ مامۆستا لەبەرەوەی ئەرکەکان زیاتر گرنگترین بڕیار لەوەشە کە دامان ئێمە داخستنی پەیمانگەکانی مەڵبەندی مامۆستایان بوو واتە ئێمە هەمان کات کە ئەمەمان کرد نەشاتین دەستە ئۆژنۆ دابنیشین بڵێن لێگەڕێ هیچیش مەکە نەخێر 14 پەیمانگای مەڵبەندی مامۆستایان لە کوردستان هەبوو لە زاخۆ تا کەلار و خانەقین هەموویمان داخست خۆش دەگە لە بیر بێ هەزاران کەس هاتە سەر جادە بۆی ئەو پەیمانگایانە دانەخین بەڵام هەردامان خست بۆ مێژووی ئێڵم دیسان پەرلەمانی کوردستان داوایان لە من کرد کە چەند پەیمانگایەک بکەمەوە لەبەرەوەی ئەو ساڵە 6000 قوتابی لە قۆناغی 6 دەرچوو بوون جێگایان نەبوو لەبەر خاتی جێگایان بکەینەوە پەیمانگاکەم بکەینەوە تم داوای لێ بردنتان لێکم ئەگەر ئێوە ئامادەن بە من بڵێن وەزیری پەروەردە بێ پلان ئیش بکە من ئێستا پەیمانگاکان ئەکەمەوە بەڵام من ئەزانم ئەمە تەزیرکردنی کێشەیە ئەمە دەرزی لێدانی تەخدیرە خەڵک تەخدیرەکەین ئەم ساڵ وەریان ئەگرم 6000 کەس بەڵام 2 ساڵی تر ئەمانم پێویست نییە پێویست نیەنەوە کە تەخڕوجەکەن یەنە سەر جادە داوای تەعینت لێ کەمیش نامەوێن کە پێویستیم پیان نەبێ بۆ نێم ئاستی خوێندنیان بەرزکەمەوە پەیمانگەکانمان گۆڕی بە کۆلیژی پەروەردەی بنەڕەت ئایا مناڵانی کوردستان ئێستا کە لەمەولا ئەو مامۆستا دەرچووی کۆلیژە ئاستی زانستی بەرزە بێتەوە یان نا بەڵام نیایۆ بەرزە بێتەوە لێرە یەکشت یەتە پێشەوانە هێنی ئەی گوناحی ئەو جیلە چییە کە بۆ نمونە لەو مەرحەلەی کە جەنابە باسیەکەی لە ششی ئامادەیی بووە بۆ بە زەحیەوەی کە دەرەجەی نەهێناوە نەخێر هەر بۆ سیستمە ڕۆشتەوە بۆ سیستمە دەرەجەی نێناوە و کۆلێژ وەری ناگرێت و تۆش پەیمانگاکە داخی بەڵێ ئەوە چێژ منفەزێکی من ناکرێم مناڵانی ئەو ناکرێم مناڵانی کوردستان بکەم بە قوربانیەوەی ئەو بێت شوێنێکی دەستکەوێت لە پەیمانگایەکە بخوێنێ ئایندەی ئەم وڵاتە قوربانیدانیەوێ هەزاران هەزار کەس خۆی کرد بە قوربانی تا ئێمە بووین بە خاوەنی حکوومەت و پەرلەمان و ئەم دەسەڵاتێکە هەمانە ئێستا ئەکرێ من لەبەر خاتری ئەوەی کەەوە بەڕێزێک پەنجای هێناوە شوێنێک نییە لە 6 دەرەچێ من بڵێم قەیناکە بەڵام مناڵەکان بن بە قوربانی مناڵی خەڵک نایە بکەین بە قوربانی بەرپرسیارەتێکی مێژوویە هەموو ئەو برێرانی ئێمە داون لە دووتوێی بەرپرسیارەتێکی مێژووی بۆ ئایندەی ئەم وڵاتە دراون خەمی ئایندەی ئەم وڵاتی خواستەوە خەمی ئەو ڕۆژەی نەخواستەوە ئەو ڕۆژە کێشەی بۆ ئێمە دروست کردووە بەڵام لە ئایندە ئاسوودەی بۆ خەڵگەهێنێ ئێستا سیر بکە هەر ئێستا دوای ئەو چەند ساڵە کە پەیمانگەکان داخراون سیرەکەی کێشەیەکی ئەوتۆ نەماوە کەس زۆربەی زۆری دەرچووی پەیمانگەکان کە ئەو کاتە دەرچوو دامەزراون ئێستا لەم ولاش دەرچووی کۆلیژەکانە بن مامۆستا ئێمە کەوابێت توانیمان هەم ئاستی زانستی ئەو مامۆستایانەی کە ئەم پرۆگرامە ئەخەڵێنەوە ئێستا بەرزتر بێت لە جاران و هەم ئەو دامەزراوە زانستی کە پەیمانگا بوو گۆڕێ بە کۆلیژ کەوابێ و ئەو کێشەیەش نەما ئێمە ناکرێت کێشەی بە کێشە تەجیلکەین لەبەر خاتری ئەوەی ئەمڕۆ کۆمەڵی خەڵک تووشی زەرمەن ئەبن بابین چێ بکەین بە قوربانی ئایندەی ئەم وڵاتە ئەمە بەڕێوەبردننی پێ ئەڵێن ئەمە بنیاتنانی پێناڵێن بەداخەوە لە زۆر جمگەی ئێمە لە زۆر جمگەی حکومڕانی ئێمە بەداخەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جمگەی بریتێ لە بەڕێوەبردننی کاری ڕۆژانە واتە ئەمڕۆ کێشەکە چارەسەرکە
سبینە چیە قەومە جۆمێرێ ئەمە لە ڕاستیە خەڵهەڵەیەکی کوشندەیە بەڵێ. ئەوەندەی پەیوەندی بە خۆمەوە هەبوو لە وەزارەتی پەروەردەوە لە پێشتریش پێش وەزارەت لە دەستگای پرۆژە تایبەتەکانی نەوت لە پەیمانگا تەکنیکەکانی کوردستان لە هەر جێگایەکیشم کرد بێ ئیشم بۆ ئەو ڕۆژە نەکردو ئیشم بۆ ئایندە کردووە لەبەرەوە هەموو ئەو برایانەی داوامانە لە کاتی خۆیان کێشەی بۆ دروست کردوین بەڵام بۆ ئێستا ئاسوودەیی بۆ هێناوین. بەڵێ زۆر باشە ناوڕێکی کورد و ڕێکردنەوە بەردەوام بین لەسەر گفتوگۆکەمان. خۆشەویستان باشم پشووە کورتە ئەگەڕێنەوە لاتان.